چاوخشانێک بەسەر کێشەکانی نابینایان و کەمبینایان لە ئێران. پەیوەندیە گشتیەکان و کاروباری نێونەتەوەیی ڕێکخراوی بەهزیستی ئێران ڕایگەیاندووە کە نزیک بە 1,450,000 خاوەن پەیداویستی تایبەت لە ئێراندا هەن کە لەژێر پوششی خزمەتگوزاریەکانی ئەم ڕێکخراوەدان. لەو نێوەدا 115 تا 120,000 کەسیان نابینن. هەروەها 550,000 کەسیش زۆر کەمبینن کە لەم ئامارەدانین. هەروەک هەمیشە ئەم جۆرە ئامارانە لە ئێرانی ژێردەسەڵاتی کۆماری ئیسلامی بە هیچ شێوەیەک ڕەنگدانەوەی پانتایی واقعی ئەم ئازارە کۆمەڵایەتیە نییە. بەڵام بەلێکدانەوەی هەر ئەم ئامارەش ئاستی ڕەنج و بێبەشی ئەم توێژە کۆمەڵایەتیە ڕوون دەبێتەوە. ئێران لە وڵاتانەیە کە بە نسبەت جەمعیەتەکەی ژمارەیەکی زۆرتری نابینا و کەمبینا هەیە و یەکێک لە 16 وڵاتی یەکەمی جیهان لەم بوارەدایە. بەراورد کراوە کە زۆر زیاتر لە 1 ملیۆن کەس لە جەمعیەتی ئێران لەگەڵ کێشە و گرفتی کۆمەڵایەتی و کاری و بژێوی نابینایی و کەمبینایی بەرەوڕوون. نەبوونی خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی پێویست، هەژاری و بەدخۆراکی، نەبوونی کۆنتڕۆلی ساڵانەی پزیشکی چاو، شەڕ و ڕووداوی هاتوچۆ، تەقینەوەی مین لە ناوچە سنووریەکان، نەخۆشیەکانی چاو و سڵامەتی گشتی و ئەشکەنجە لە ناو زیندانەکاندا، تەقەکردن لە کۆڵبەران لە کوردستان و سوختبەران لە بەلوچستان، بەکارهێنانی تفەنگی ساچمەیی دژ بە خۆپیشاندەران لە شارەکانی ئێران دەکرێ وەک هۆکارەکانی نابینایی ئاماژەیان پێ بکرێت. نابینایان و کەمبینایان سەرەڕای کێشەی جەستەیی لەگەڵ گەلێک گیر و گرفتی کۆمەڵایەتی و ئابووری بەرەوڕوون کە هێندێک جار دەبێتە هۆی بێبەشی و هەڵاواردنی زیاتر و نەبوونی فەزای گونجاو بۆ گەشە و بەکارهێنانی تواناکانی ئەم بەشە لە خەڵک لە ئاستی کۆمەڵە. کێشەی کلتوری، بنەماڵەیی و کۆمەڵایەتی بەشێکی بەرچاو لە مەشخەڵە و بربەستەکانی ژیانی نابینایان پێکدێنێت. بنەماڵەکان بە تایبەت لە گوند و ناوچە دووردەستەکان کە ئیمکانی دامەزران و خوێندنیان کەمترە، سەرەڕای خۆشەویستی و هەستی بەرپرسیارەتی جێگەی ستایشیان سەبارەت بە ئەندامانی نابینای بنەماڵە، توانای دابینکردنی بارودۆخی پێویست بۆ خوێندن و درێژەدان تا ئاستی باڵای زانکۆ و یارمەتیگەیاندن بە بابەتی دامەزراندنی ئازیزانیان نییە. ڕژیمی کۆماری ئیسلامی بەرپرسی دابینکردنی ئیمکاناتی خوێندن و کار بۆ خەڵکی نابینایە. ڕژیم ئەرکی سەرشانیەتی کە ئەم بەشە زیان هەڵگرە گەشە پێبدات و بەهێزیان بکات. بەڵام تەنیا لەم بوارەدا هیچ بەرپرسیارەتێکی و ئەستۆن نەگرتووە، بەڵکو تەنانەت لە پێکهێنان و گونجاوکردنی شوێنە گشتیەکان بۆ نابینایانیش غافڵە. پیادەڕەوی باریک و هێندێک جار پلیکانی، سایەبانی کورتی پیادەڕەوەکان، چاڵ و قوڵکەی سەر ئاواڵە و بێحفاز، پەروەردەنەکرانی سەگی ڕێنەما بۆ نابینایان، دابین نەکرانی شوێنی نیشتەجێبوونی گونجاو، پەڕینەوە لە ڕێگای نالەبار و هێندێک جار مەترسیدار بەشێک لە کێشەکانی نابینایان و کەمبینایان پێکدێنێت. خەڵک، هاوساکان، هاوگەڕەکەکان و هاوشاریەکان دەتوانن و دەبێت تا ئەو جێگایی کە ممکنە و دەتوانن لە چالاکیەکانی ڕۆژانەی خۆیاندا بە پێداویستیە تایبەتەکانی کەم ئەندامان و بە تایبەت نابینایان بایەخ بدەن. هەر کەس و هەر بنەماڵەیەک لە شوێنی کار و ژیانی خۆی بیر لەوە بکاتەوە کە ئایا گونجاوکردنی پێویستی شوێنەکان بۆ هاتوچۆی نابینایان ئەنجام دراوە و ئایا بەڕاستی کێشەی زیاتریان بۆ نەخوڵقاندون؟ شۆفیران و خاوەنی ئۆتۆمۆبیلەکان پێویستە بە دروستی فێر بکرێن کە چۆن ئەمنیەت و ڕاحەتی کەم ئەندامان و نابینایان دابین بکەن. حکوومەت بەرپرسی یەکەم و سەرەکی دابینکردنی خزمەتگوزاری پزیشکی و دەرمانی، فێرکردن و دامەزراندن، گەشەپێدان بە توانای کاری، خوێندن، هونەری، زانستی و وەرزشی نابینایانە. ئەمڕۆ لە ئاستی جیهاندا زۆر یەک لە نابینایان خاوەن باڵاترین پلەی زانستی، هونەری، وەرزشی، سیاسی و ئابوورین و پێویستە ناوەندی جەماوەری و دیموکراتیک بۆ بەکارهێنان و گەشەی تواناکانی کەسانی نابینە و کەمبینە
بەرنامە و نەخشەی کردەوەی ڕوون و زانستی هەبێت. ڕژیمی ئیسلامی ئێران نەتەنیا هۆکاری برنەسەرەوەی ژمارەی نابینایانە، بەڵکو وڵامی بە پێداویستی پزیشکی کۆمەڵایەتی ئابووری نابینایان و کەمبینایانیش نەداوەتەوە. دابینکردنی پیشە و پەرەپێدان بە پەروەردە و بارهێنان بە تایبەت لە بواری تەندروستی، دابینکردنی پشکنینی پزیشکی بۆ ژنانی دووگیان، دروستکردنی شوێنی گشتی گونجاو، ڕاهێنانی سەگی تایبەت و ڕێنوێنی نابینایان، فراوانکردن و بەکارهێنانی تێکنۆلۆژی پێشکەوتوو گونجاو بۆ نابینایان، ئەرکی سەرەکی هەموو دەسەڵاتەکانە کە حکوومەتی ئیسلامی ئێران حازر بە قبوڵکردنی هەزینە و بەرپرسیارەتیەکەی نییە.